ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گشتی هەواڵەکانی ئەمڕۆ ڕۆژی هەینی. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵەیەک دەست پێ دەکەین. گیانبەختکردنی پێشمەرگەیەکی کۆمەڵە و ئەندامی ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران بەهۆی نەخۆشیەوە. کەمبوونەوەی ئاوی بەنداوی بۆکان. برینداربوونی سێ کرێکار بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار لە پارێزگای گۆڵستان. داسێدارەدانی 6 بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی و ناڕەزایەتی پەرستارانی شاری تەورێز. گیانبەختکردنی هاوڕێ شیلان حەسەنزادە پێشمەرگەی کۆمەڵە و ئەندامی حیزبی کۆمونیستی ئێران بەهۆی نەخۆشیەکی کتوپڕەوە. ڕۆژی ڕابردوو دەبیرخانەی کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند کە هاوڕێ پەرست و حەسەنزادە ناسراو بە شیلان بەهۆی نەخۆشیەوە ماڵ ئاوایی لە ژیان کردووە. دەقی ڕاگەیاندنەکە بەم شێوەیە. بەداخێکی گرانەوە پێتان ڕادەگەێنین کە یەکێک لە پێشمەرگەلاو و دڵسۆزەکانی کۆمەڵە و ئەندامی حیزبی کۆمونیستی ئێران هاوڕێ پەرست و حەسەنزادە ناسراو بە شیلان بەهۆی نەخۆشیەوە ماڵ ئاوایی لە ژیان کردووە. هاوڕێ شیلان سەی خەرمانانی ساڵی 1375 هەتاوی لە ئاوایی تا سەر بە شاری کامیاران لەدایک بوو. خوێندنی سەرەتایی و ناوەندی لە کرماشان تاو کرد. ڕۆژی 4 گوڵانی ساڵی 1402 هەتاوی دوای تاوکردنی سەرکەوتوانەی دەورەی ئامۆزشگای کۆمەڵا بە فەرمی بەڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵەوە پەیوەست بوو. هاوڕێ شیلان نمونەیەکی درەوشاوە بوو لەولاوە خاوەن باوەڕ و ڕازگۆ و بە دەروەستانەی کە بەو پەڕی فیداکاری و لە خۆبردیەوە لە پێناو ڕێباز و ئامانجی ڕزگاری خوازانە و یەکسانی خوازانەی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێراندا تێکۆشا. ڕووخۆشی و هەست بە پەرپرسیارەتی و باوەڕی پتە و ورەی شۆڕژگەڕانەی هاوڕێ شیلان لە زومرەی ئەو تایبەتمەندیانە بوو کە جێگەیەکی تایبەتی لە ناو دڵی هاوڕێیانیدا کردبووە. مەرگی لە ناکاوی هاوڕێ شیلان خەسارێکی گەورە بوو بۆ بنەماڵە و هاوڕێیانی و سەرجەم ئەو کەسانەی کە لە نزیکەوە دەیان ناسی و خۆشیان دەویست. لەلایەن سەرجەم هاوڕێیانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێرانەوە بە بۆنەی خەمی لە دەستدانی ئەو هاوڕێ ئازیزەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی هەموو هاوڕێیان و ئەندامانی بنەماڵەی و هاوڕێیانی و هاوژینی دەکەین و خۆمان بە هاوبەشی خەم و پەژارەی لە دەستدانی ئەو هاوڕێ ئازیزەمان دەزانین. یاد و بیرەوەریەکانی هاوڕێ شیلان بۆ هەمیشە لە دڵماندا زیندوو دەمێنێتەوە و ئەو ڕێگا و ڕێبازەی کە بەو پەڕی باوەڕ و ڕازگەیەوە لە پێناویدا تێکۆشا بە هەوڵ و خەباتی هاوڕێیانی بەردەوام دەبێت. کەمبوونەوەی ئاوی بەنداوی بۆکان. بەپێی راپۆرتەکان ئاوی بەنداوی بۆکان لانی کەم 30 مەتر دابەزیوە و ئەگەری هەیە لە مانگەکانی داهاتوودا وشک بێت. بە پێو راپۆرتانە بەنداوی بۆکان یەکێک لە گەورەترین بەنداوەکانی ئێرانە و هەروەها گەورەترین بەنداوی ڕۆژهەڵاتی کوردستانە، بەڵام بەهۆی ناکارامەیی بەرپرسان بەکارهێنانی زیاتر لە پێویستی ئاوی ئەو بەنداوە و هەروەها کەمبوونەوەی بارینی باران بە ڕێژەیەکی بەرچاو ئاوی بەنداوی بۆکان کەم بووەتەوە. شایانی باسە لە مانگەکانی ڕابردوودا لە ئەنجامی کەم تەرخەمی ڕژێمی کۆماری ئیسلامی لە ئاز ژیانی خەڵک زۆربەی شار و گوندەکان تووشی قەیرانی ئاو بوون و لە دۆخێکی زۆر خراپدا ژیان دەکەن. دەست بە سەرکرانی دوو هاوڵاتی لە شاری پیرانشار. ڕۆژی پێنجشەمە 8 خەزەڵوەری 1404 هەتاوی دوو هاوڵاتی خەڵکی شاری پیرانشار لەلایەن هێزەکانی دارایی دەسەڵاتەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دوو هاوڵاتی بەناوەکانی ڕەحیم ڕەحمانی و وەهاب محەممەدپور بە هێرشی هێزەکانی دارایی دەسەڵات بۆ سەرماڵەکانیان شکاندنی دەرگا و پەنجەرەی ماڵەکانیان بە تونند و تیژەوە دەست بەسەر کراون و ڕەوانەی گرتوخانەکانی دەسەڵات کراون. شایانی باسە سەرڕای بە دوواداچوونەوەی بنەماڵەکانیان لەسەر هۆکاری بەندکران و دۆخی تەندروستیشیان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو دوو بەندکراوە زانیاریەک لە بەردەستدانیە. ناڕزایەتی خانشینکراوانی تامین اجتماعی لە پارێزگای کرماشان. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە خانشینکراوانی تامین اجتماعی پارێزگای کرماشان دەست بە بایەخنەدانی بەرپرسان بە داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی.
خانشینکراوانی ناڕازی بە بڵاوکردنەوەی پەیامێک ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان و هەروەها کەمبوونی حەقدەستەکانیان دۆخی ژیانیان لە خراپیدایە و تەنانەت توانای دابینکردنی سەرەتایی ترین پێداویستەکانی بنەماڵەکانیان نییە. لە بەردەوامی پەیامەکاندا خانشینکراوان خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کەرامە، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، کۆتایی هاتنی گوشارە ناوەندە ئەمنیەکان لەسەر خانشینکراوانی ناڕازی و هەروەها ئازادی دەستبەجێی خانشینکراوانی بەندکراوبوون. کۆبوونەوەی ناڕزایەتی شۆفێرانی کامیۆن لە زابۆل. ڕۆژی پێنجشەممە 8 خەزەڵوەری 1404 هەتاوی کۆمەڵێک لە شۆفێرانی کامیۆن لە شارستانی زابۆل سەر بە پارێزگای سیستان و بلوچستان لەژ بە پێنەدانی پشکی سوتەمەنی کۆبوونەوە. شۆفێرانی ناڕازی لە کۆبوونەوەکەدا بەوتنەوەی دروشم دژ بە گەندەڵی و ناکارەمەی بەرپرسانی ڕژێمی کۆماری ئیسلامی ئاماژە بەوە دەکەن کە بۆ ماوەی زیاتر لە 6 مانگە کارتی پشکی سوتەمەنیەکانیان داخراوە و لە دۆخێکی زۆر خراپی مەعیشەتیدا دەژین. خانشینکراوان لە بەردەوامی کۆبوونەوەکەدا خوازیاری کەمکردنەوەی نرخی کەلوپەلی ئۆتۆمبیل و کامیۆن، پێدانی پشکی سوتەمەنی و هەروەها وەدی هاتنی بەڵێنەکانی بەرپرسان بوون. کۆبوونەوەی کرێکارانی شیرکەتی زەوب ئاهەنی ئیسفەهان. ڕۆژی پێنجشەممە 8 خەزەڵوەر کۆمەڵێک لە کرێکارانی زەوب ئاهەنی ئیسفەهان دژ بە بایەخنەدانی بەرپرسانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە ژیان و مەعیشەتیان لە بەردەم وستانداری و شارە کۆبوونەوە. بەشداربوانی کۆبوونەوەکە بەوتنەوەی دروشم و هەڵکردنی پلاکارد، خوازیاری بەکرەوە دەرهاتنی گەڵاڵی ڕیزبەندی پیشەکان، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمەنی شوێنی کار، ئەمنیەتی پیشەیی و ئیمکاناتی ڕیفاهی، وەرگرتنی هێزی کاری نوێ و دیهاتنی بەڵێنەکانی بەرپرسان بوون. برینداربوونی سێ کرێکار بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار لە پارێزگای گۆڵستان. ڕۆژی ڕابردوو سێ کرێکاری شاغڵ لە شارۆچکەی پیشەسازی ئاقۆڵا لە پارێزگای گۆڵستان بەهۆی بایەخنەدانی بەرپرسان بە ئیمەنی شوێنی کاری کرێکاران بریندار بوون. بە پێڕاپۆرتەکان سێ کرێکاری شاغڵ لە شیرکەتێکی تواندنەوەی ئاسن لە شارۆچکەی ئاقۆڵا تووشی ڕووداوی کار بوون و ڕەوانەی نەخۆشخانە کراون. شانی باسە بەهۆی کەمتەرخەمی بەرپرسانی ڕژێم لە ئاست ئیمەنی شوێنی کاری کرێکاران ساڵانە لە ئێران زیاتر لە 2042 کەس گیان لەدەست ئەدەن و 16,000 کەسی دیکەش بە سەختی بریندار یاخود کەمەندام دەبن. لە سێدارەدانی 6 بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا 6 بەندکراو بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێعدام یاخود لە سێدارەدراون. بە پێڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 5 بەندکراو بەناوەکانی پەیمان ڕۆستەمی، ساسان لۆرستانی، مان دەلیری، کەتایون شەمسی و مستەفا ئەفشار بە تۆمەتی کوشتنی بانقەز لە زیندانەکانی کرماشان، وەکیل ئابادی مەشهەد و مەلایر لە سێدارەدراون. هاوکات بەندکراوێکی دیکە بە ناوی سەمەد ئاقا حسێنی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانی کاشان ئێعدام کراوە. دوایین هەواڵمان سەبارەتە بە ناڕەزایەتی پەرستارانی شاری تەورێز. ڕۆژی پێنجشەممە 8 خەزەڵوەری 1404 هەتاوی هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی مەراسمی ڕۆژی پەرستار لە کۆلێجی داروسازی تەورێز پەرستاران دژ بە ناکارەمەیی و گەندەڵی بەرپرسان ناڕەزایەتیان دەربڕی. پەرستارانی ناڕازی لە مەراسمەکەدا ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی کەمبوونی حەقدەست و هەروەها پێنەدانی کارانە دۆخی ژیانان لە خراپیدایە و خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، پێدانی ئیزافەکاری و کارانە و حەقدەستە دواخراوەکان و هەروەها گۆڕانی گرێبەستەکانیان بوون. بینەرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.